زۆری نەمان زۆربەی کات پێیوەند هەستێکمان بۆیێت ئەڵێ هەستەکەم ئەو کەسەم بینیوە یا هەستەکەم ئەم شوێنەم بینیوە پێشتر ویان هەستەکەم ئەم ڕووداوی کە ێسا ڕوئەیات پێشتر بینیمە و ڕەنگەت چەند سانیەکیش دوای ئەوە بزانی کە چی ڕوئەیات یان هەستەکەم ئەم شوێنە نامۆنیە بەلامەوە ئەمە دڵنیام کە زۆر بەمان بیرکردنەوەیکی لەو جۆرەمان هەبووە ئایا ئەمە تا چەند ئەجێتە قاڵبی هەستی شەشەمەوە و ئایا هەستی شەشەم بوونی هەیە یا بوونی نییە و کاریگەری چییە لەسەر ژیانی ڕۆژانەمان ئێمە پێویستە یان گرنگە کە بە قسەی ئەو هەستەمان بکەین و چەندێک کۆڵینەوەیش لەسەری کراوە زانایان هەندێکیان لەسەر ئەوە کۆکن کە هەستی شەشەم بچێتە قاڵبی پێنج هەستەکەی ترەوە و هەندێکیان ئەڵێن نەخێر هەستی شەشەم کە لای هەمومان بوونی نییە پێویست ناکە بچێتە پاڵ پێنج هەستەکەی تر بەگشتی گفتوگۆ لەسەر هەستی شەشەمەکەین بۆی بزانین هەستی شەشەم چییە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەژار عوسمان پزیشکی پسپۆری دەرونی دکتۆر جان سڵاو لێ بم کاتەوە بەخێر بێت بەخێر بێت دکتۆر با جارێک لەوە دەست پێ بکەین هەستی شەشەم چییە؟ خۆی لە ڕاستیە پێنج هەست هەیە هەموو ئەو زانیاریانەی کە ئێمە لە دەرەوەی خۆمان لە دەوروبەر وەریەگرین لە ڕێی پێنج هەستەکەمانەوە بینین بیستن تامکردن بۆنکردن بەرکەوتن باش لەبەرەوە لە ڕاستیە ئەمە ئۆکەی ئەشتوانی بڵێ هەست بەس زۆرتر دەتوانین بڵێ هەستێکی نادیار هەستێکی ناخۆ ئاگا کە خۆشمان نازانین لەکوایە لەکوێوەیەت بەڵام هەیشە ئەمە لە چیەوە هاتووە خۆتان ئەزانن یعنی بیرکردنەوەیەکەیە کە پێڵێن بیرکردنەوەی منطقی ڕێک لە ئەلفەوە ئەچی بۆ یا هەنگاو بە هەنگاو بۆ یەچیت بەڵام هەستی شەشەم لە ڕاستیە شتێکە کە خۆت نازانی لەکوێیە بەڵام هەیشتە و هەستی پێەکەی هەندێک کەسێ تەنانەت ئەڵێ جەستەم پێم ئەڵێ یعنی لە ناو جەستەمە لە هەندێک زمانە وەکو زمانی ئەڵمانیوانە ئەڵێ هەستی ناوسکم پێم ئەڵێ لە ئینگلیزی ئەڵێ هەستی ڕیخۆڵە و مەعیدەم پێم ئەڵێ هەیە ئەڵێ بۆنی ئەەکەم بڵێن مەسەلا دوژمن تۆ لە مۆقیفێکای لە شەڕای ئەڵێ بۆنی دوژمنەکەم بۆن دێت شتێکی ئاوە یعنی شتێکی نادیارە بەڵام هەیە و هەندێک کەس لە زمانی کوردیا توانی پێی بڵێ سروش ئەوە نیە ئەڵێ بۆمیەت باشە دکتۆر لە هەموو کەسێکە هەیە هەموو کەسێک کە ئاستی زیرەکی بەگشتی ئاسایی بێت و زۆر کەم نەبێ وەکو ئەوانەی کە کەم زیرەکن یا ئەوی پێ ئەڵێن بیرکۆڵ بەڵێ هەموو کەسێک هەستی شەشەمی هەیە بەڵام هەستی شەشەم لەو کەسانە زۆرە کە بۆ نمونە چاوگی زانینیان زۆرە کتێبیان زۆر خوێنۆتەوە ئەزمموی ژیانیان زۆر کردو دنیایان زۆر بینیوە وریان حەز لە زانینەکەن یعنی کەسێک بەڕاستی سست و تەمەڵ و بێتاقە دانیشێ زۆر بیر نەکاتەوە هەر ژیانێکی گیانداری خەو و خواردن و ئەوانە توانێت بڵێ هەستی شەشەمەکەی توانای سروشەکەی هەرون بووە هەر نیەتی خۆی هەی بووە بەڵام کە تۆ شتێک زۆر بەکارە نێنا نەو خستە جموجوڵە وردەوەردا پوچێتەوە نامێنێ زۆر باشە ئەم هەستی شەشەمە کاتێک کە من هەستی پێەکەم ئەکرێ کاریگەری هەبێت لەسەر من بۆ نمونە من ئەمڕۆ بەیانی هەڵستم لەخەوە ئەڵە من هەستەکەم ئەمڕۆ ڕووداوێکی ناخۆشم بەسەریەت بەڵام ئەبینی ینی لەو ڕۆژەیە هەر بەڕاستی تۆ شتێکت بەسەریە ئەڵێ من هەر خۆم بەیانی هەستم پێکرده بوو ئەمزایی من ئەمڕۆ شتێکم بەسەریەت ئەمە واکە لەوەی کە کاریگەری نەرێنی هەبێت لەسەر من کاتێک کە من هەڵستم هەش لە ڕاستیا ئەگەر وریانە بین ئەم بابەتی هەستی شەشەمە بەرەو خرافاتمانە بە وامان لێ ئەکا کە ئێمە ئاعتیماد نەکەینە سەر عەقڵ و شعور و منطق و هەستەکانمان لەبەرەوە لە پلەی یەکەمە لە ڕاستیا ئەوە بناغەیە یعنی بیرکردنەوەی منطقی بیرکردنەوەیە کە تۆ هینێ هەبێت بەڵگە و هەبێ بڵێ بەهێ ئەوەی کە تۆ هەستەکەم ئەمڕۆ مەترسی هەیە باشە ئەگەر تۆ بەیانی زوو هەستاویت نەتەقە هەیە نەجم و ژوڵی سیارەی ئاسایش هەیە بە بیستی چەگارەوە هەموو چاویان زەق کردوێتەوە سەیری ئەم لاولا ئەکەن لە پڕ دەنگی شووتی ئیسعافیەت ئەگەر ئەمانە نەبێ ئەمانە هەموو یعنی جۆرێکە لە بەڵگە یان نیو بەڵگە کە بەخوا شتێکی ناسروشتی هەیە وا باشە من نەچمە دەرێ ئەمڕۆ بۆ ناو بازار بەڵام هیچ شتێ نەبێ
لەولاوە گۆرانی مەزهری خالقی و جێ لەبێ لە دراوسێکانتەوە دنیا ئارام بێت هیچ شتێکی ئەو تۆ نەبێت لە ڕاستیە ئەگەر بەو شێوەیە تۆ وا هەستکەی بڵێ کەواتە شتێک هەیە ئەبێتە هۆی دروستبوونی ئەو هەستە بەڵێ ئەبێ بناغەیەکی هەبێ ئێستا من مەسەلا نمونەیەکە هێنمەوە مەسەلا یعنی وەکوتم هەستی شەشەم یا سروش توانای بیرکردنەوە و شتی لە شتی نادیاریەوانە هەیە هەموو مرۆڤێک هەیەی ئێستا بۆ نمونە مەسە تۆ تەوێ شتی زۆر سادەیانێت تەوێ هێلکە بکوڵێنی هەندێک کەس هەیە بۆ نمونە خاتە سەر ئەلارم 10 دقە شتێکی وا 7 دقە 10 دقە و ئەلارمەکە لێیە هەندێک کەس هەیە پێویستی بەوە نیە ئەچێ ئیشی ترەکە یەکسەر هەستێکی هەیە یەکسەر ئەچێت فعلەن هێلکەکە کوڵاوە 7 دقەکە ڕۆشتووە اینجا یعنی نمونەیەکی تر لەسەر هەستی شەشەم ینی بۆ نمونە ئەوانەی کە دایک و باوکیان نەخوێنەوار بوون جیلی پێش ئێوە مەسەلا جیلی پێش ئێوە نەنک و باپیرە و باپیرە گەورە ئەوانە یعنی لە ڕاستیا بۆ نمونە نەنکەکان بە هیچ جۆرێ خوێنەوار نەبوون دنیایان نەبینیوە یعنی هەر کۆڵانەکەی خۆیان و ماڵەوەیان و بازاڕیان دیوە سابونکەرانیان دیوە تەواو بەڵام لەگەڵ ئەوە 6 مناڵیان وەکو گوڵ پەروەردە کردووە کەسیش پێی نەوتون ئاوا پەروەردەیکە طبعا مەسەلەکە هەر لاساییکردنەوە ژنیە یعنی چێ بڵێ ئۆکەی لاسایی ژنی تری کردوەوە یا ژنی پیری تر پیانوتون ئۆکەی ئەوە لایەنێکە بەڵام لایەنێکی تر بەهۆی ئەو هەستە نادیارە ئەو زانیاریە نادیارەی کە ماوەتەوە يعني ئێستا مەحساب بکەین نزیکی پتر لە 100,000 مرۆڤ دروست بووە ئێمە مرۆڤەکە دروست بووە خۆ لە ئەوڵەوە نەخوێنەواری هەبووە نەزانینی هەبووە یەک دنیا دوژمنی هەبووە لە سروشتا یەک دنیا گیاندارانی لە خۆی بەهێزتر لە خۆی هێرشبەرتر ئینتر بەڵام لەگەڵ ئەوە توانوێتی بژی بەچی یعنی کەوا بوو نەبە خوێندن بووە نەچۆتە مەکتەب نەچۆتە زانکۆ هەستی شەشەم ئەو هەستە ئەو جۆرە زانینە کە سروشت خوایاوێتێ توانیوێتی کە بەرگری لە خۆی بکە کە بمێنێتەوە ئێمە ببین بە نەوەی ئەو ئینسان باشە دکتۆر اینجا من پرسیارەکەم لەسەر ئەوە بوو بۆ ژیانی تایبەتی خۆم ئێستا بۆ نمونە هەر من خۆم هەفتەی ڕابردوو کە بەیانێکی هەسام نەخۆ چوومە دەرەوە هەستم کرد لەوەی وتم من ئەمڕۆ لەوانەیە ڕووداوێکی هاتوو چۆن بەسەر بەیان شتێک بەڵام ڕێکوا بووم بۆ دوانی وەڕۆکەی شتێکی وان بەسەر هات کەواتە وتم من خۆم بەیانەکەی دڵم خەبەری یابوو کەواتە ئەمانە کاریگەی نەرێنیان ئەبێ کاتێکە من وا بیرکەمەوە سەیریکە بەڕاستی من دووبارەیەکەمەوە ئەبێ عقل بیرکردنەوە منطق هۆ ئەنجام ئەبێ ئەوە بڕات دەروێ لە ژیانمانە ئەژینا تووشی خرافاتە بین اینجا ئەو نمونەی کە تۆوتێ ئەوە زەی من بەچی تەفسیریەکەم بێگومان کە من لە بەیانی هەڵەسم سواری سیارەکەم ئەبم بەو ترسەوە سوار ئەبم کە من ئەمڕۆ شتێک ڕوئەیە ئۆتۆماتیکی خۆ بەخۆ من وریانیم من ئەلەرزم دەسم بە سوکانەکەەوە ئەلەرزێت چونکە ئەزانم شتێک ڕوئەیە شتێکی خراپ لەبەرەوە لێرە ئەو بڕوابوونی زۆر بەهێز بە هەستی شەشەم پشتمانەشکێنێ لە ژیانە لە ڕاستیە چونکە ئەمان ترسێنێ نادڵنیامانەکە ئەو هەموو توانا و هێز و عقل و شعورەی کە هەمانە تووشی ئیفلیجیەکە نایڵە بیرکاتەوە لەبەرەوە تۆ بۆ نمونە ئێستا ئەگەر خوێندکارێک پۆلی 12 بۆ بە نەخۆشی لە ناو کوردستانە بەداخەوە پۆلی 12 نەخۆشیە من وەکو دکتۆری دەرونی دەمێکە وتومە تۆ زیرەکی خۆت زیرەکی بۆچی پۆلی 12 لە دکتۆر هەژارەوە نەخۆشیە بەڵێ ئەوە مۆزوعێکی ترە ئەوە باسی ئەوە شتێکی ترە ئەو بابەتێکی زۆر باش ئینە تۆ لە پۆلی 12 هەتا پۆلی 12 هەموو ساڵە یەکەم بوویت یا لە یەکەمەکان بووی قەت نەماویتێتەوە باشە طموحە هەیە وریای زیرەکی باشە بەڵام ئەگەر تۆ بەپێی ئەم هەستی شەشەمە هەر لە خۆتەوە بەهۆی دیمەنێکەوە بەهۆی هەواڵێکەوە کە بیستوتەیەکێکی زۆر زیرەک بوو کەچی نمرەی نەهێناوە تۆش ئەم هەستی شەشەمە لە مێشت و دڵی خۆتا بچەسپێنی بڵێ بەخوا منیش دەرناچم ئەم هەستە ئەبێ بە ترس ئەبێ بە ڕەشبینی ئەبێ بە خەمۆکی ئەو وەختە فعلەن دەرناچی بەڵام وەکو وتم ئەگەر بەپێی منطق و عقل و هۆش ئیشکەی ئەگەر غایلەیەکی نیگەرانێکی واش هات بە مێشکتا تۆی دڵخۆشی خۆ دەیتەوە ئەڵێ ناهەژار شتیوان نییە من زیرەکەم
تاپۆلی 12 یەکەمەکان بووم هیچم کەمتر نییە لە خەڵک ئەم هەستا هەستێکی بێبنەمایە من ئیشی خۆمەکەم سعی خۆمەکەم خوا گەورەیە ئەوەی لە دەستمی ئەیکەم و ئیشەڵا لە یەکەمەکان کەواتە 100% ناتوانین بچینە ژەر کاریگەری ئەو بە هیچ جۆرە ئەسڵەن خەتەرە کاریگەریە بێت لەسەر بە هیچ جۆرە نابێ ئێمە لە ساسە وەکوتم بڕیاردەر بیرکردنەوەی منطقیە هۆ ئەنجام بەڵام لەگەڵ ئەوەشە لە ڕاستیە ئەمە بۆ پرسیارەکانی پرسیارە کەونیەکان زۆر مهمە ئەنی بۆ نمونێسە ئێمە ئەگەر بیر لە هەموو دنیا بکەینەوە بە تایبەتی ئەو دنیای کە پێڵێن دنیای زلهێزەکان دنیای زلهێزەکان ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە زانەکان سیاسیە زۆر گەورەکان جەنڕاڵەکانی شەڕ و ئەوانەی کە سوکانی جەنجی ئەتۆمیان بەدەستەوەیە ئەمانە هەمووی بە پێی منطق و عقل و ئەو شتانە ڕۆشتون وانە بەڵام نەتیجەکەی خراپە نەتیجەکەی خراپەوەتە لە دنیا شەڕ هەیە خەڵک باسی جەنگی ژیانی سێمەکە کەوا بوو بە تەنیا زانین لە مختبەرەکان لە تاقیگەکان لە علم لە پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان ئەوە بەز نییە چونکە ئەوە ئەنجامەکەی ئەبینین ئەوەتە ژینگە پیس بووە ئەوەتە سەرەتان زۆر بووە ئەوەتە نەخۆشیەکانی کە مناڵ لەدایکە بێ نەخۆشیەکانیان زۆر بوو ئەوی باسی ئۆتیزم و شتەکانی ترەکە کەوا بوو یعنی شتێک هەیە نوقسانە لە هەموو دنیا یعنی لە وڵاتە زۆر پێشکەوتەکانە ئێستا ئەم پرسیارە هەیە کە ئایا ئەمە ڕاستە ئێمە هەموو شتێک ئەخێنە چوارچێوەی زانست و تاقیگە و بیرکاری و دوو ئەکاتە چوار نەخێر تۆ بیرکەرەوە دوو سێ و دوو هەنجیر ناکاتە چوار دوو سێ و ئەوە دوو سێوە دوو هەنجیریش دوو هەنجیرە کەوا بوو ئەمە یعنی بۆ پرسیارە کەونیەکانیش مهمە ئۆکەی بۆ پرسیارە شخصیەکان مهمە بۆ نمونە لە چییە مەسەلا تۆ دیدارە ئەکەن کابرایکی خاوەن ئیش کابرایکی خاوەن ئیش دیدار دەکات کە تۆ بچی ئیشەکە بکەیت لە کەناڵێکی تەلەڤیزیۆن باشە یا وەکو وتم تۆ لە ئەچیتە پرۆسەیەکی هاوژینگیری کوڕێک ئەبینی کوڕێک کچێک ئەبینێ یەکتری ئەبینین دائنیشن لەگەڵ یەکتریا با بڵێنە ئەوەی یەکەم کاچی ئیشەکە دەستکەوێ لە ڕاستیە هەموو شتەکانێ بەدڵە ئەویش هەموو شتێکی تۆی بەدڵە بڕوانامەکە و قسەکردنە کەسێتی و هەمووی بەدڵە ئەو وەختە بەڵام تۆ کە لە هینەکە تەواو ئەبیت کابرا پێ دەڵێ ئەڵێ یا تەلەفۆن بۆکەم یاڵێ ئێمە تۆمان قوبوڵە و لە فلان ڕۆژەوە وەرەوە تۆچی تۆ ماڵێت دانیشیت پێشەوەی خەولێکە بیرەکەیتەوە دەموچاوی کابرای هێنیتەوە پێش بیر لە قسەکان یەکەیتەوە هەلە خۆتەوە بە دڵە نییە ئەها بەدابەتی ژنەڵێک ئێسکی قورس بوو یا هەلە خۆیەوە ئەڵێ کیمیام نە ئەگونجانەوە عێب و سیر بوو ئەوە هەستی شەشەمە هەستی شەشەم بە دڵی نییە لە ڕاستیا تۆ بێ گوێی لێگری لێرە ئەبێ گوێی لێگری بەس گوێ لێگرتنەکە چییە خێرا تەلەفۆن مەکە بڵێ بەخوا ئیشی ترم هەیە و بیانوێ بدۆزیتەوە بۆی نەیکەی بڕۆ تەعقیبی کە بزانم پیاوە چۆنە خۆ ئەگەر پیاوێ بوو ئەگەر بەڕێوەبەری ئەو شوێنە پیاوێ بوو کە پێش تۆ دەکچی تر دوای دوو مانگ وازیان لە ئیشەکە هێناوە معنای هەستەکە و ڕاستە کەوا بوو هەردووشی گرنگە لەلایەکەوە هەستی شەشەمەکە و گرنگ بوو کە هەر لە خۆتەوە بەدڵە نەبوو بەس لەو گرنگتر چی بوو تۆ بەڵگە و دۆزیەوە بەڵگەکە ئەوەیە باشە ئەم شەشامووی خراپ بوو معنای ئەم کابرای شتێکی هەیە کەوا بوو یعنی ئەبێ ئێمە هەردووشی گرنگی پێبین بەڵام لە کۆتاییە بڕیاردەرەکە عەقڵ و شعورەکەیە و لۆجیکەکەیە زۆر باشە اینجا ئێمە ڕاوبۆچوونی هاوڵاتیانیشمان لا گرنگە لەوەی کە بزانین ئەوە ڕاوبۆچوونیان چیە لەسەر هەستی شەشەم بۆیە هاوکارانمان ڕاپرسێکیان بۆ ئێمە ئامادە کردووە لەگەڵ بەڕێست و بینەرانە پێکەوە بینەری ڕاپرسیەکە ئابین. حاسی شەشەم هەموو کەسێک هەموو ئینسانێک ئەو حاسەیی هەیە بەڵام هەر کەس و بە شێوازێک و بە جۆرێکە من حاسی شەشەم چەند جارێک ئەو ڕووداوام بەسەرا هاتووە مەسەن جارە پێش 6 مانگ پێش چەند مانگە یاخود پێش ساڵێ ئەو حاسێم بۆ دروست بووە کە ئەو شتە ڕوو ئەدا باشە
دوای مدەیەکەوانە کە جاری وایە سەری مۆبایلەکەم کردووە یاخود سەیری ئەحداسێکم کردووە ڕاستەخۆ بوو لە پێش چاوی خۆم بووە بیرم کۆتوتە کە من پێشوەختەمە هاتوو بە مێشکمایە کە هاتۆ بە مێشکمایە و دەرەنجامەکەی بینیوە بە پێش چاوی خۆمە. بەڵێ جاروبار ئاها و حاسێت بۆ دێ یعنی وا هەستەکەیت وەک خەیاڵێکە کەسێ بەرامبرت دێ یعنی هەستەکەی سێرەکەی شتێکی پێ بەرامبرت ئایا شتێکی باش بێ شتێکی خراپ بێ هەر هەستی پێکەی لە دوورەوە دێت ینی هەستی بۆ حاسەیەکەیت هەمووی بە شەری حاسێ شەشەمی هەیە بەڕاستی ئەوەش مەسەلەن دێ لە مشک چ شتێ ئەبێ بۆت یان شتێ ئەبێ لە ماڵ ئەبێ بەڵێ من زۆر جارش بووە ڕاستە ینی ئەو حەسە شەم هەیە بە هەمووی بەشە بەڵێ بەسەرم هاتووە من زۆر جاریش بۆ نمونە هەستێکم لا دروستە بێ کە بە شوێنێکا تێپەڕم عین لە ناخی خۆم و هەستەکەم ئێستا بۆ نمونە فڵان کەسە بینم کەسێکی دیاریکراوە یان کەسێک تێپەڕێ هەستەکەم ئەمە ئەو دەرناکەوێت دوای ماوەیە تر هەر بەڕاستی ئەو کەسێک کە سەرەتا یەکێترم پێش و بەهاند وامزانیەوە ئەوە دێتەوە بەرچاوم ینی یان جاروا هەیە هەستەکەی ئەم مووقفێکی دیاریکرا و دانیشتویتە لە شوێنێکە یان بابەتێ مناقەشاکەی هەستەکەی زانی دوایەوە چی ڕوەدا. باید دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسیان دکتۆر بابێنەوە لای تەوەرەکەمان و لە ڕاپرسەکەش گوێمان لێ بۆ هاوڵاتیانیش باس لەواکەن ئەڵێ هەندێک جار بوونە شتێکم بینیوە لە سۆشیال میدیایە بەڵام هەستم کردو کە ئەو شتە ڕوو ئاەتیان لە بەرچاوی خۆمان ڕوویاوە لە دوایە و هەندێکیشی هەیە بۆ نمونەوە بیرەکات بوونە کەسێک کاتێک کە قسەیەک ئەکات ئەڵێ من ئەمزانی ئەو کەسە ئەیوێت ئەو قسەیە بکات و هەمان شتیشە و ئەشیڵێت کەواتە ئەمانە هەندێک جار هەستە و هەندێک جاری شتێکەڵ ئەبێت با زیرەکی ئەو کەسە سەیدیکە باشە با ئێمە پرسیارەکە هەڵگێڕینەوە چەند جار هەستی شەشەم بە درۆمان خاتەوە شتیوانە تێگەی هەستی شەشەم پێ دەڵێ ئێستا ئەوە ڕوئەیە ئەوە ئەبینیم و ڕژنایە و ناشی بینی کەوا بوو وەک وتم بەگشتی زیرەکی مهمە و ئەزمموی ژیان تۆ چەند سەیریکە چەند زیرەک بیت چەند زانیاری و زۆر کۆ کردوێتەوە لە مێشکتا لە دەروونتا چەند ئەزمموی ژیانە زۆر ببینێ زۆر بینی بێ لە ڕاستیا ئەتوانم بڵێم ئەگەر ئیهمالی نەکەی هەستی شەشەمە بەهێزە بێت بەڵام وەکو وتم ئەگەر کەسێک خۆی لە ئەساسە زیرەک نەبێ خۆی گوێ بە دنیاەیە خۆی موهمیل بێ طبعاً هەستی شەشەمی ئەپوشێتەوە لەبەرەوە بەڵێ زیرەکی گرنگە ئەزمموی ژیان گرنگە چکە ئەو زانیاریانە لە ڕاستیا ینی مێشکی مرۆڤ ئەتوانی زۆر لە زاناکانی دەروونناسی دوایەوەی کە کۆمپیوتەر دۆزرایەوە ینی داهێنرا دروستیان کرد دەروونناسی سوودی ئەوەی لێبینی ینی تقریبن لێچواندنێکی دروست کرد ئەوەی کە پێڵێن هاردوێر ئەو چیپانەی کە هەموو زانیارێکەکەی لەسرە تەشبیهیان کرد بە مێشکی مرۆڤ کەوابوو مێشکی مرۆڤ یعنی بە شێوەیەک لە شێوەکان وەکو کۆمپیوتەر وایە وەکو چیپە وایە ئەو هەموو زانیاری تۆ ئەیبینی ABC ئەژیتە ئەوەی کە زۆر مهمە ئاپاڵێورێ و ئەچێت لەوێ ئەمێنێتەوە ئەو زانیاریانە بەکاریە یعنی یەکێ لە بەکارهێنان ئەوەیە ئەو هەموو زانیاریە چۆنەڵی هاوکاری تێکەڵ ئەبێت تێک ئەچرژێ لەگەڵ یەکتریە هاوکاری یەکتری لێ ئەکەن و ئەو شتە دروستەکەن کە هەندێک زانیاری نادیار هەیە کە لە ناخۆ ئاگاییمانەیە لە لاشعورمان هەیە ئێمە نادیارە شوێنێک کە تاریکە نازانین لە ڕاستیا چۆنە بەڵام هەیە و تەسیری خۆی هەیە لە ژیانی ڕۆژانەمانە بەڵام سەیری کە ئێستا تەنانەت لە ئەمریکا دکتۆرێکی دەرونی زۆر بەناوبانگ هەیە هەر یعنی زۆر ژیانی تەرخان کردو بۆ ئەم بابەتە و چۆن IQ تێست هەیە یعنی تاقیکردنەوەی زیرەکی کە ئایا ئێمە ئاستی یا مناڵەکانمان ئاستی زیرەکییان چەنە لە ساڵ 120 بلیمەتە وەنیە ئەوان یعنی تێستێکیان دروست کردووە کە IQ 2 پێڵێن و فعلا ئەم IQ 2 خەڵک تاقیە کاتەوە کە ئایا تۆ ئاستی زیرەکیت لە دەربارەی سروش عقلی
باڵتنیشی پێڵەن هەندێک کەس هەیەەوە نیە یعنی هۆش و بیرمەندی ناوەوەت عقلی باڵتینی چەنە و فعلەن ئەی پێوێ ینی بەڵام طبعا جارێ نەکەوتۆتە بەهزارەوەکۆی بڵێ هەموو کەسێنی کا بەس ئەم شتە هەیە ئەم شتەبوونی هەیە شتە هەیە دیجاڤۆ چییە تا چەند ئەچێتە ناو قاڵبی هەستی شەشەمەوە ینی دیژاڤۆ لە ڕاستیاوەیە کە تۆ وا هەستەکەی کە ئەوەی کە لەوێ جۆمان لێ بوو کە یەکێک هەستەکەی ئەڵێ بینیومە یا ئەمە قسەم لەگەڵ کردووە یان بیری لەکەیتەوە دوای تۆزەگەی بینی ئەزای چی من لەو هەمووی تەشویەکەم بەو هەموو زانیاری کە لە مێشتی مرۆڤ دروست بووە یعنی ئێستا ئێوە لەوانەیە بەلاتانەوە سیر بێ جارێک لە یەکێکی سینی ئەپرسن ئەڵێ وە چیەوە هەمووتان لێگەکەن کابرای سینی ژەڵ وڵای ئێوەش هەموو لێگەکەن یعنی لە چاوی یەکێکی کەوە ئێمە هەموو لە یەگەکەین ێ باشە ئەم هەموو دەموچاوە لە مێشکمانایە یعنی وێنەکەی لە مێشکمانایە ئەی بینین پێشەوە یەکی شترمان بینوە لەوی کردووە یعنی هەمووی ئەچێتەوە سەر بابەتی ئەو هەموو زانیاری کە لە مێشکمانە کۆبۆتەوە تەمان زانیاریەکان خۆ هەر وشە و دەنگ نییە زانیاریەکان وێنەیە زۆربەی زۆری وێنەیە ئەین لە ڕاستیە لەم بابەتی عقلی باڵتینا ئەم هەستی شەشەمە توانای بینین زۆر مهمە یعنی کەسێک کە توانای خەیاڵی هەبێ شت بێنێتەوە پێشچاوی خۆی کە تۆ باسی شتێکەکەی تۆ یەکسەر ئەبێ بە دیمەنێ لە بەرچاو ئەوە یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان کە وا لێ ئەکا توانای عقلی باڵتین و هەستی شەشەمە زۆر بێت توانای بینین بۆچی بینین وا گرنگە چونکە لە ڕاستیە ئەو وری ژێنەرانەی کە ئەچێتە چاومانەوە لە ڕێی چاومانەوە ئەچێتە مێشکمان تەنیا هی چاو لە هی هەر چوار ئەندامەکەی هەستمان زۆرترە تێگەی لەهی هەر چوار ئەندامەکە لەبەرەوە توانای چاو زۆر گرنگە توانای بینین کە تۆ توانای خەیاڵە هەبێت توانای ئەوە هەبێ شتەکە بێنیتەوە بەرچاوی خۆت جگەلەوە وەکو وتم هەر یەمەوە سەر عقل و منطق و زانست مەسەلا زۆربەی زۆر لە زاناگەورەکان زۆر لە هونەرمەندە گەورەکان ئەوانەی کەشتی زۆر گەورەیان کردو بیکاسۆ کێ زۆر لە ئەدیبە گەورەکان ئەمانە هەستی شەشەمیان زۆر بەهێز بووە بەڵام چۆن بەهێز بووە خۆ لە خۆیەوە نەهاتوە بڵێ وەڵی کاکە من خوا پێیاوم هەستی شەشەمم زۆر بەهێز شتی وان نییە کەواتە چۆن بەهێز ئەزانی چۆن بەهێزە بێ بۆ نمونە مەسەلا ئاینشتاین خۆشەویستی و نقمبوونی لە جیهانی تیشکێکە تیشکی ڕۆژ تیشکێکی ڕووناکی ئەوە نەچۆتە ناوێەوە ئەوە نە عاشقی بووە شەیدای بووە بەردەوام بیری لێ کردوێتەوە شەو خەوی لێ نەکەوتووە بیری لێ کردوێتەوە کە دنیا هەمووی تاریک بێ فەرقی چییە کە ڕۆژ هەڵهات فەرقی چییە کە مانگ هەڵات ئەستێرە ئەم تیشکە لە چیەوەیە چۆنیە یعنی بە مەنتیق بە زیرەکی بیری لێ کردوێتەوە وەکو کەسێکی فیزیازان ئینجا هاتۆتە سەرەوە ئەوانەی کە ڤایرۆسیان کەشف کردووە ئەوانەی کە نهێنی کلیلی نهێنی جیناتی مرۆڤیان کەشف کردووە واز تەرکی دنیایان کردووە چوونەتە قوڵایی ئەو شتەوە کە مەراقەم ئینجا توانیویانە ئەو داهێنانە گەورانە بکەن باشە دکتۆر سێ جۆر بیرکردنەوە هەیە کە هەر سێ جۆر بیرکردنەوەکە بڵین ناکۆکن لەسەر ئەوەی کە هەستی شەشەم لە چیەوە دروستە بێت هەندێکیان ئەڵێن لە سۆزێکی زۆرەوە دروستە بێت هەندێکیان ئەڵێن لە ڕووداوێکی قورسەوە دروستە بێت هەندێکیشان ئەڵێن لە ترسێکی زۆرە دروستە بێت سەیریکە هەرسێکی گرنگە بەڵام هیچیان نییە بەتەنیا ئەوەی یەکەم لە ڕاستیە لە هەستی شەشەما هەست و سۆز و هەڵچوونەکانمان دەورەبینێ فیلینگ عەتف ئەوە دەورەبینێ بۆیە منەڵێم یعنی ئەگەر وریانە بین خەتەرە یعنی منطق و عەقڵ زۆر دەور نابینێ هەست و سۆز دەورەبینێ تۆ کوڕەکە و بەدڵەوە هاتووە داواتەکە بەڵام هەموو شتەکانی تایە ئەوەی کە دایک و باوکە هەڵێ وەڵای شتی چاکە بەڵام هەست و سۆزەکە ئەڵێ نەیکەی لەوانەیە ڕاستیش بێ هەست و سۆزەکە و ڕاست بێ و لەوانەیە وا چاکە بەگوێ هەست و سۆزەکە وکەی بەڵام وەکو وتم ئەبێ بەڵگەی منطقی و عەقلیش کۆکەیتەوە نەک هەر ئیعتیماد بکەیتە سەرەوە ئەو وەختە لە چیستە چێ بە حیاتی تووشی پیاوێکی کوڕێکی وا چاک نابیتەوە باشە ئەوی دووهەم چی بوو ڕووداوێکی قورس ڕوودا من وتم ئەزمونونەکانی ژیان وانە هەندێ ئەزمون هەیە چۆن ئەڵێ کار ئەکاتە ناخێ ئەو ئەزمونانە مهمە
ئەجنا تۆ ڕۆژانە شتە بینی ڕۆژانە شتیە بەسەرا ڕۆژانە خەڵک قسە لەگەڵەکە گوێ لە شتە بێ شتە بینی بەڵام کە ئێوارە پاڵەکەوی ینی ئەگەر تۆ ئاوا پیاچوونەوە بکەی لەوانەیە یەک دووشت هەبێت کە ئالێرە گیرساوەتەوە ئەڵێ وڵای ئاوا بوو بەشغوڵتە باشە چی سەبارەت بە سێمیان کە ترسێکی زۆرە ترس زۆر جیهانی ترس من زۆر باسی ترسم کردووە لە ڕاستیە ترس دەورێکی زۆر گرنگی هەیە یعنی ئەگەر کەسێک پێم وایە ئەگەر کەسێک زۆر بترسێ و ئەگەر ینی بڵین ئەتوان بڵێن نەخۆشی ترسێ بێت چکە ترس کە لە ئاستی لە ڕادەی خۆی تێپەڕێ بێ بە نەخۆشیە بێت چارە سەر کرێ و کەسێک کە زۆر چۆن ئەڵێی ڕەشبین بێ بەرامبەر بە ژیان بۆچی ڕەشبینە هەزار هۆی هەیە کەسێک ترسی زۆر بێ کەسێک زۆر ڕەشبین بێ بەرامبەر بە ژیان کەسێک کە چاوەڕێی خۆشی نەکا لە ژیانە لە ڕاستیە ئەم کەسانە ئەتوانی بڵێ یانێتوان ئێمە واشی دانێن بڵێن هەستی شەشەمی باش هەیە و هەستی شەشەمی نەباش هەیە ئەم جۆرەی کە من باسم کرد هەستی شەشەمی نەباشیان بەهێزترە زۆرترە هەموو شتەکان بە شێوەیەکی نەباش و ئەنجام خراپ لێگەێنەوە لەبەرەوە یەتەدی ئەنی ئەوە ئێمە لە ئینگلیزیە هەمانە self fulfilling prophesying ئەنی تۆ پێشبینیشتی خراپەکەی طبعاً یەتەڕێ تۆ ئێستا پاسی لێ خوڕی ماتۆڕێ لێ خوڕی بە شوێنێکە ڕۆی عەمودێکی گەورە ئەبینی یەکسەر ڵێ ئێستا لەو عەمودە ئێم لێ لەبەرەوەی تۆ پێشبینیەکە و پێشبینیێکی خراپە و بە هەمان شێوە یعنی ئێمە شێوازێکمان هەیە لە چارەسەری دەرونی ڕێک پێچوانەی ئەوەیە یعنی تۆ دائنیشی پاڵەکەی خۆت بە تەنیا لە ژوورەکەتا یعنی جۆرێک لە خەیاڵات بۆ خۆت دروستەکەی هەمووی ئیجابیە بۆ هەمووی باشە هەمووی ئومێدبەخشە هەمووی گەشبینە بۆ ئەوی بگەی بە ئەنجامێکی باش لە کاتی هەبوونی کێشەیەەکە کێشەکە کە سابەتە پرۆژەیەکە پۆلی دوانزەکەیە کە باسمان کرد کەوا بوو لە هەموو حاڵەتێکە یعنی چۆن ئەڵێ یعنی کەسێتی ئینسانیش مهمە لە مۆزوعە ئەنی ئەگەر کەسێتێکە کەسێتێکی گەشبین بێ کەسێتێکی چالاک بێ گورجوگۆڵ بێ وزەی ژیانی تیا بێ ئەو وەختە هەستی شەشەمەکەی هەستی شەشەمێکی باشە وفعلا یارمەتیە لە ژیانی ڕۆژانە زۆر باشە ئەکرێ بڵێن هەن لەجار ئەمانە تووشی گرفتمانەکەن بوونە من کەسێکە بینم من ناشی ناسم بەڵام ئەڵێم هەستێک پێم ئەڵێ ئەمە کەسێکی خراپە هەر لە خۆمەوە خۆشم ناوێت هەر لە خۆمەوە هەسەکەم کەسێکی باش نییە ئەمە وردە وای لێت هەر ئەمەی کە بەڕێزت باسەکەی لەوەی کە ئەو کەسانەی کە ڕەشبینن ئەو کەسانەی کە زۆر بە نەرێنی بیرەکەنەوە هەمیشە تووشی گرفتیام کا لە شوێنی کارەکانیانە لە ماڵەوەیانە لەگەڵ هاوڕەکانیانە لەگەڵ کەسانی دەوروبەریانە بەگشتی لەگەڵ کۆمەڵگایە بەڵێ بۆیە من وتم یعنی کەسێتی ئینسانەکە مهمە یعنی ئەگەر ئینسانەکە خۆی کەسێتێکی گەشبین بێ کەسێتیە بێ کە زۆرتر خێر و باشە لە مرۆڤەکانە ببینێ نەک خراپە و بەدبینی و گومان ببینێ بێگومان تەسیری هەیە کەسێتی زۆر تەسیری هەیە و فعلا بۆی هەیە کێشە بۆ ئینسان دروستکاوە ئەوەی کە بیری لێ ئەکاتەوە لە ڕووداوی خراپ بێتە دی دەست خۆش بە دکتۆر گیان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەبوون زۆر